لەسپێک دەچینە پایتەختی هەرێمی کوردستان دەچینە شاری هەولێر هاوکارمان گەیلان سابیر وەردەگرین لە چوارچێوەی کارنامەی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستاندا پرۆژە هەیە بۆ باشترکردنی کەرتی تەندروستی هاوکارمان گەیلان و بارەوە زانیاری زیاتری لە زانیاریەکان لە گەیلان وەردەگرم. گەیلان بەیانیت باش فەرموو زانیاریەکان لای تۆ. بەڵێ چاوان بەیانتان باش وەک دەزانن سێکتەری تەندروستی یەکێکە لەو سێکتەرانی کە ڕاستەخۆ پەیوەندی بە ژیانی تایبەتە وڵاتان و کۆمەڵانی خەڵکی کوردستان هەیە بۆیە دەزان لە شار و شارستان کەرتی تەندروستی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەوەکو پێویست گرنگی پێێنراوە بۆیە لە بانگەشەی لیستی 129 یەکێتی بەرنامە پرۆگرامی تایبەتی بۆ باشەکردنی کەرتی تەندروستی هەیە. من ئێستا بۆ گرتنی زانایی لەبارەی کارنامە و پلانی هەم یەکیت هەم کاندیدەکانی قارەمان خۆشنا و کاندیدی ژمارە 14 لە بازنەی هەولێر لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لەیە قسەمان لێ دەکا پرۆژەی خۆی حزبەکەی لیستەکەمان بۆ دەخاتە ڕوو لەبارەی کەرتی تەندروستی باشترکردنی با بڵێن ئەو سێکتەرەکە قارەمان سڵاو لێ بێ ئەگەر پێمان بڵێ دۆخی سێکتەری تەندروستی چۆنە بەرنامە پلانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ باشترکردنی ئەو سێکتەرە چییە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان بەیانی باش بەیانی ئێوە و بینەرانی کورسات نیوسیش باش زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەرنامەکەتان جێگای خۆشحاڵیە کە دەبێتین ئێستا ڕاگەاندنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگیەکی تایبەت بە بواری تەندروستی دەدات لەسەر هۆشیاری تەندروستی چکە تەندروستی ئێستا وای لێ هاتووە کە پەیوەندی بە تاک بە تاچی ئێمەوە هەیە بۆ سێکتەری تەندروستی من قارەمان خۆشنا و کاندیدی ژمارە 14 لە بازنەی هەولێر لە سەلیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بڵێ من وەکو خۆم کە لە بواری تەندروستی کار دەکەم بەرنامەی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنمەیەکی زۆر تۆکمەی هەیە لەسەر لە بواری تەندروستی و ژینگە چکە تۆ دەبێت تەرکیزێکی باشمان لەسەر تەندروستیە بێت بۆی کۆمەلگایکی تەندروستمان هەبێت لە داهاتوو بۆیە بەرنمەکەمان ئەوەیە لە داهاتوو بتوانین بە متمانەی جەماوەر و پشتیوان بخوا ئەم بەرنامەمان جێبەجێ بکەین کە ئەویش دانانی بیمەی تەندروستیە لە داهاتوو بیمەی تەندروستی کە بەشێکی زۆری سیستەمی تەندروستیمان بۆ ڕێک دەخاتەوە. ڕەنگە ئەو سیستەمە ئێستا هەیە لە سیستەمی تەندروستیدا سیستەمێکی تا بڵێن پێویستی بە گۆڕانکاریەکی ڕیشەیی هەیە. ئەم سیستەما لە کاتی کە بۆ ئەوەی گۆڕانکاری بکرێت دەبێت شەوڕشێک بەرپا بکەین لە بواری زانستی و سیستەمی تەندروستی کەوا بکات خزمەتگوزاری تەندروستی بە هەموو شوێنێک بگات بۆ هەموو خەڵکێک بێ جیاوازی. بۆیە ئێستا ئێمە دەبینین کە ئاستی کوالیتی نەخۆشخانە گشتیەکان دابەزیە و زیاتر گرنگی بە کەرتی تایبەت دراوە لە ئەساسدا ئێمە دەبێ وا بکەین هیچ جیاوازیەک لە خزمەتگوزاری تەندروستی نەمێنێ بۆ هاوڵاتیان بۆیە هاوڵاتیان پێویستیان بە خزمەتکردن هەیە لە بواری تەندروستی بە تایبەتی کە دابینکردنی بیمەی تەندروستیە لە بەرنامەی ئێمە هەروە دازامنکردنی مافی نەخۆشە. قەرم بورە پرسیارەکە لێرە دێتە ئارەوە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چێ ئیشێک دەکەن بۆ ئەو نەخۆشخانە گشتیانە حکومیانەی کە چەندین ساڵە یان بە تایبەت لە شاری هەولێر کە هاوڵاتێک نەخۆش دەبێت پێویستی بە نەشەگەر دەبێت ئەوە دەبێت بۆ نۆرەگرتن 6 مانگ تەنانە بە ساڵێک نۆرە بگرێت تاوەکو نۆرەی دێتن بۆ نەخۆشخانەکان تاوەکو بتوانێت نەشتەگەری بکات. ئێوە چی دەکەن بۆی ئەم دۆخە نەمێنێت لە شاری هەولێر؟ بڵێ ئێمە کە دەڵێن دەبێت گۆڕانکاری لە سیستەمی تەندروستیدا هەبێت بۆ ئەوەی هاوڵاتیان بە یەکسانی خزمەت بکرێن. ئەو باسی کە تۆ باسێکی نەشتەرگەری ئەوە پێویستی بەکردنەوەی هۆڵی نەشتەرگەری گشتیە بۆ ئەوەی بتوانین زۆرترین نەخۆشتێدا بەڵام دەبێت سیستەمێک بێت دوور بێ لە قۆرخکاری دوور بێ لە دەسوەردانی حیزبی دوور بێ لە مەسلحەتی یان لە بەرژەوەندی کەسیەتی و شخصی. بۆیە بڵێ ئێمە ئەگەر تەمەشا بکەین نزیکەی 79 نەخۆشخانەی ئەهلی هەیە تایبەت هەیە لە کوردستان کە نزیکەی 30 لە هەولێرە. بۆیە ئێمە دەبێ وا بکەین ئەم ناباڵانسا ڕاست بکەینەوە بۆیە دەبێ زۆرترین هۆڵی نەشتەرگەری لە نەخۆشخانەکان بکرێتەوە زیاتر بە کەرتی گشتی بدرێت بۆیە دەبێ دەوامکردنی پزیشکانی پسپۆر لە نەخۆشخانەکان زیاد بکرێت بۆ ئەوەی بتوانین ئەو زەختەی کە لە نەخۆشخانەیە کەمیکەینەوە. پرسیارەکە بە کورتی وەڵام دێوە پرۆژەی تایبەتی خۆت وەکو کاندیدێک لە بازنەی هەولێر چییە؟
بڵێ پرۆژەی تایبەتی خۆم وەکو هاوتای کە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە تەرکیزمان لەسەر تەندروستیە تەواوکاری بەرنمەکەیە ئەویش کە گرنگیدانە بەڕاستی بە کارمەندان و پزیشکانی تەندروستیە بە تایبەتی کارمەندان کە دەبینین ئێستا نزیکەی 11,000 خۆبەخشمان هەیە لە کوردستان لە وەزارەتی تەندروستی لە کارمەندانی تەندروستی ئێمە وا بکەین گرنگێکی تایبەت بە خۆبەخشان بدەین لە بواری دامەزراندن و هەروەها پلانێکی تۆکمەدا بنین بۆ ئەوانەی کە تەخەڕوز دەکەن لە بواری تەندروستی بۆ ئەوی بەرنامەی کاریان بۆ دابنین. سپاس بۆ زانەرەکان قارمان خۆشنە و کاندیدی ژمارە چاردەی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ چاوان دەگەڕۆن لاتان ئەوە گفتوگویەک و لەبارەی پرۆژە و پلان و کارنامەی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لەبارەی باشترکردنی دۆخی کەرتی تەندروستی لە شار و شارستکەم بە تایبەت لە شاری هەولێر.